هەنسک چەند جار مارە بەجاش کرایتەوە و تاوەکو ئێستا چەند جار شووی کردووە بۆچی مۆدێلەکانی کوردستان دوای جیابوونەوەیان لە هاوسەرەکانیان دەست بەکاری مۆدێلی دەکەن دەڵێ ژیانم لە فلیمی هندی و تورکی زۆر خراپترە پێشەوەی دەست بەکاری مۆدێلی بکە گارسۆن بوو لە کافێکان لە نوێترین پۆستی لە ئینستەگرامی نووسیویەتی کۆتا پۆستمە و خواتان لەگەڵ وە دیارە وازی لە کاری مۆدێلی هیناوە ئێستا ساڵۆنێکی کڕیوە بەمودێکی کەم چۆن ئەم ساڵۆنەی دامەزران تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەریت بینەتێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپشاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوتان بچیتە نێو تیر و پشکەوە ببن بە خاوەن خەڵات. هەنسک ناسرابوو بە وشەی چاوەڕاستەکەم ماوەیەکی باشە دەنگی لە سۆشیال میدیا نەماوە و ماوەیەکیش هەموو کاتێک دەنگ و باس لەسەر ئەو خاتونەیە بوو بەهۆی قسە سیرەکانیەوە وە ئاژبوونەوە و جیابوونەوەی لە هاوسەرەکەی بۆ چەند جارێک هەنسک ئەحمەد لە دەیەکی ساڵی 1996 لە شارە جوانەکەی سلێمانی لەدایک بووە و تەمەنی منداڵیشی هەر لەوەی بەڕێ کردووە لە تەمەنی 16 ساڵی هاوسەرەکەی دەناسێ و هاوسەرگیری لەگەڵ دەکاتە ئەو کاتێک کە هاوسەرگیری دەکات تەمەنی تەنها 16 ساڵان بووە وایەس کردووە پیاوی خەونەکانی دۆزیوەتەوە زۆر خۆشەویستەوە خۆشەویست یەکتری بوون بۆ ماوەیەک هەنێسێک باز لەوە دەکاتن ئەو کاتە من کەس بووم لە ماڵەوە بۆم نەبوو بێمە بەردەرگاش بشوم وەروە هەموو کاتێک لە ماڵەوە بووم وام هەست کرده بوو گەرچوو بکەم ئەوە لە قەفەزا قوتارم دەبێت وە دواتریش هەنێسێک هاوسەرگیری دەکاتن و وا دەبنە خاوەن منداڵێک من یەکێک بووم لەو خانمانەی کە ئاگام لە ماڵ و حالی خۆم و ئاگام لە خێزانەکەم بوو وەروەها ماڵ و خایەن دەکردەوە جلم دەشوشت وەروە تاوەکو چاوەڕێم دەکراوە سەرەکەم بێتەوە نانی بدەمێ و ژانەی خۆش بەڕێ بکەین بەڵام ئێمە لە یەکتری تێنە دەگەیشتن هەموو کاتێک شەڕ و دەنگەدەنگ و فەرتەنەما بوو بۆیە وان بیر کردەوە من و ئەو کوڕەیە لەگەڵ یەکتری ناتوانین بژین وا باشترە لە یەکتری جیابینەوە و دواتر لە یەکتری جیابوونەوە و هەنسکیش منداڵەکەی بۆ لای خۆی برد وەروانەسێک دوای جیابوونەوەی لە کافێکان کار دەکاتن و وە دەبێتە گارسۆن و لەو کافەیە بازەوە دەکات ڕۆژانە نزیکەی 9 کاتژمێر کاری کردووە دڵێ خاوەن کافەیەکە نەیدەهێش بۆ دەقەیەکی دانیشم ئەو کاتێک کە مشتریشمان نەبوو پێویست بوو ئێمە بجولێن و خۆمان بەشتەکانەوە خەریکەین و ئەوێن دەرخاوێن بکەینەوە بۆی بڕیارمدا واز لە کاری کافێ و گارسۆنی بینم دەست بە کاری ڕاگەیاندن بکەم بۆ ماوەیەک هەنیسێک پێشکەشکار دەبێتن و وە چەندین پرۆگرام پێشکەش دەکات و دواتریش ئەویش جێ دەهێڵێتن و دەبێت بە مۆدێل ئەو کاتێ ئەو بوو بە مۆدێل بازاڕی مۆدێلەکان گەرم بوو هەر ئافرەتێکەر دەستاوە یەکۆسەر دەبوو بە مۆدێل بە تایبەتی ئەو خانمانەی کە لەگەڵ هاوسەرەکانشیان جیابوو بوونەوە وەروەها لە هەنسک دەپرسن بۆچی زۆربەی خانمەکان کە دەبن بە مۆدێل لە هاوسەرەکانیان جیابوونەوە هەنسکیش دەڵێ ژیانێکی خراپ ژیان ئەو کاتێکە هاوسەرگیریان کردەوە وەروەها ئەو ناخۆشەیە دانوێت لەبیر بکەن و بۆ کارەیە و منیش ئێستاکە ژیانی ڕابردوم لەبیر کردەوە ئێستا زۆر دڵخۆشم و خۆش دەژێم ماوەیەکی باش بەردەوام بن لەسەرەوە کارەی لەپەڕ بینیمە هەنسێک پۆستێکی کردبوو وتی پێم خۆشە هەواڵێکتان بدەمەوە سوپرایز بۆ ئێوە بۆ خانەوادەکەشم تەنانەت پێم باشە لەگەڵ هاوسەرەکەم ئاش ببمەوە و لەگەڵ هاوسەرەکە ئاش بۆ وە لە چەندین کارە ڕیکلامی و کاری فۆتۆگرافەری بەشداریمان کردووە و ئەو کەسێش بۆ من خۆشەویستترین کەسەوە ناتوانم بێ ئەم کوڕە بژیم کە ناوی هەواڵ بوو دەڵێ بێ ئەو ناتوانم بژیم بۆیە بڕیارمدا لە بەرخاتری منداڵەکەشم دووبارە بگەڕێمەوە لە هاوسەرەکەم خەڵکێکی زۆر دایانوت ئەمە مارە بەزاشە گەر ئافرەتێک لاوسەرەکەی جیابێتەوە وە هیچ هاوسەرگیرێکی تر نەکات بڕاتەوە لای هەمان پیا و ئەمە بەمە دەڵێن مارە بەجاش بەڵام هەنیسێک ڕەتی دەکردەوە و دەیوت ئێمە تەنها لە دادگا مارەمان بڕێەوە بەڵام دواتر ئاشکرای کرد وتی ئێمە تەنها لە
مەلاوە مارەکراوین و دواتر زۆری نەخایەن ئەو پرۆسەیە تەنها 2 مانگی خایاند و دووبارە لە یەکتری جیابوونەوە و هەنێسێک دەڵێتن گەر لە پێش چاویشم بمرێت لەمەودا من باوەڕی پێ ناکەم و بۆی ناگریم و خەڵکێکی زۆر پێیان سەیر وتیان دووبارە ئەمە ئاکتە هیچ کەسێک بڕوای نەکرد کاش بۆ وەلێشی جیابەوە وتیان تەنها بۆ ئەکتیڤ دەڵێ لە هاوسەرەکەم جیابوومەوە بۆ ئەوەی ببێتە دەنگۆ نوێی سۆشیال میدیەوە خەڵکێکی زۆر فۆلۆوی بکاتن بەڵام ئەمە ڕاستەقینە دەرچوو و دواتر ئاشکرای کرد وتی ئێمە تەنها لە مەلا مارەکرابووین لە دادگا مارە نەکرابووم بۆیە پێم باشتر بوو لێ جیابمەوە لەبەرەوەی پێشتر پێی ناخۆش بوو شتی قۆڵکرد و شتی ڕوو لە بەرکەم بەڵام دواتر وتی ئاساییە بە هەر شێوازێک تۆ دەربکەویەوە منیش لەگەڵ دەبم بەڵام ئەو شتانی ئەو باسی کردبوو ڕازدەر نەچوو و دەڵێ ناتوانم زیاتر باسی ئەو بابەتە بکەم لە بەرەوەی تووشی کێشە دەبم بەڵام بۆ ماوەی ساڵێکونیوە ئەو خاتونەیە وتی من وازلەکاری مۆدێلی دێنمەوە کاری جوانکاری دەکەم و تەنها پەرە بە بزنسەکەی خۆم دەدەم واروها ئەوشمان بی نەچێتن لە چاوپێکەوتنەک هەنسک دەڵێ پێم خۆشە ببمە بزنسمان ئەو کاتێ دەنگدانەوێکی زۆری لێکەوتەوە وتیان بۆ ئافرەت بزنسمان بەکار نایەتن بزنس وومێن بەکاردێ بەڵام لە کۆتاییدا بزنس وومێنێکی سەرکەوتووە وەروها ئارێژگای داناوە لە ئێستا کاری مایکرۆبلۆدینگ دەکاو وە خۆی فێر کردەوە چۆتە چەندین دەورە وەروە هەنسێک لە دوای پۆستی لە ئینستاگرامی نووسی بووی ئەمە دوا پۆستمە و کۆتایی پێدەنم وا دیارە هەنیسێک دووبار هاوسەرگیری دەکاتەوە یاخود ئەمە تەنها بۆ ئەوەی نووسیوێتی ئەکتیڤی کەناڵ و پێژەکانی بەهێز بێتەوە ناو ساکە و دەست بەکاری خۆی بکاتەوە وەروە هەنسێک ئێستا کەمترین دەنگدانەوە هەیە لە ناو سۆشیال میدیا بەڵام وا دیارە دەوێت دووبارە بگەڕێتەوە یاخود بەیەکجاری واز لەو کارەی بێنێتن وەروە هەموو کاتێکیش باز لەوە دەکاتن من زۆر سەیری فلیمی تورکی و هیندیم کردووە بەڵام ژیانی من زۆر لەوە ناخۆشتر بوو واش ساڵیش لەگەڵ هاوسەرەکەم تەمەنم بە فیڕۆ چووە و هەموو کاتێکیش هەوڵە دەم ژیانێکی نوێ دەست پێ بکەمەوە بە هیچ شێوازێک بیر لە ڕابردووم ناکەمەوە زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوای ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەگەڵ چکە سایتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرێن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوتان بچێتە نوێ تووری پشکەوە ببن بە خاوەن خەڵات و ئاگاداری چالاکی ڕۆژانەما بن هەموو کار لەگەڵتانین لا کلیل میدیا